بدستوري نابێ خودێ و تاوسی مەلک بخێراتنا جەنابێ وەجد کەن گەلە بخێر هاتم بۆ چیای شنگالی ئەهلا وسهلا سەر چاوا اش بۆنە بیر و باوریە ملەتی دیانەتی ئێزدی کە وەک بیر و باوری ئێمە ئێزدی کە وەک دیانەتێکی ئی سەماویە طەبیعەتێڤە ئی گرێدایە بیر و باوریە ئێزدیاتێ کە وەک ئێزدی کە دین وەکە قەوم کە وەک بەری هەموو ملەتە و دیانەتە پەیدا بووینە سەروی ئەردی بەری ئەب هەزاراتێت ساڵە مێژووە ئێزدیا ئاکەبنە هەیە و مێژووە حەدیثجی هەیە ئەم کارن کەپ کورتی پێشێدا کە قالە مێژووە ئێزدیا بکەن کە وەک چاوە پەیدا بووینە کە بیر و باوری ئێمە خودێ تەعالە کە بەری هەموو ملەتە کاژیمە بیر و باوری خۆ پێ ئانیە و تاوسی مەلک کە وەک سەرۆکێ مێر و مەلەکایە خودێ تەعالە کە وەک دیدنە بیر و باوری ئێمە کە خودێ تەعالە تاوسی مەلک شنووراوی چێبوویە و سوڵتان شیخادی شنوورە تاوسی مەلک چێبوویە و سوڵتان ئێزید شنوورە سوڵتان شیخادی چێبووە سێ نور شنوورە خودێ چێبووینە ئەف دنیا ئەپڕێک و پێکرینە کە وەک بیر و باوری ئێمەدا هەر شتێکی خودێ تەعالە خەلق کرد بێ چێ کرد بێ سەروی ئەردی ئاو و ئاو ئاخ و ئاگر هەموو تشتێکی مقەدەسەش بوونە قال بێ ئادەم پێ هاتیە چێکردنە ئێزدی کە وەک ملەتێکی مسالمە ملەتێکی بەسیتە ملەتێکی حش خۆشیت کە حش علاقاتێت خۆیت اجتیماعی هەبن پێرە خێرخوازی هەموو ملەتایە و تالیە شخۆڕەژی خوازێ بیر و باوری ئێمەداژی دوعایەکە مەداژی بێژێ یا ڕەبی تو بدەیە هەفتی و دوو مەلەتە هەفتی و دوو خڵقەتە و تالیە مەژی ئەوژی دەلیلەکە کە ئێزدی چەند محەبێ سەلامێنە سەروی ژیانی ئێزدی کە سولالە یا سۆمەریانە حەضارە سۆمەریا بەری 7,000 ساڵی پەیدا بووی ئەوژی بدەلیل و معریفەت کە حتا ئیرۆ ڕۆژی ئێزدی احتیفازی لە گەلک تشتی دکن عادات و تەقالیدی سۆمەریە ئەوە دەلیلەکە کە ئێزدی شتالیا حەضارە سۆمەریانە وش حەضارە سۆمەریاژی هەموو علم و معریفەت و ئەرکان هاتینە پەیداکردنە سەردەستەی ئێزدیاتێ